بطولة عالم هاتينوا إيش مال سكت بس بتايبت أو دو مانجي كوتاي سبينو إيوارن تمرين مان كرديا. ئەوسا پیرۆستان بێ بۆ تۆ چۆن بوو هەموو کوڕا هەنەر هەموو کوباوکی مەتین کە کوڕەکەت ئەم پلێ بەدەستێناوە. سپاس بخوای گەورە والله الحمد لله ئاستەی زۆر خۆشە چونکە ئەمە دەمانویست طبعا دەبی لە ڕێی فیدراسیۆنی عراقی و داخلی پاڵەوانتی ناتوانێت بەشداری و پاڵەوانتی بکەین حتا ئێستاکە لە عراقیش کەس نەیتوانیا ئەو پلەی بەدەست بینیتن بەرکلشی نێزیک بیتەوە بەز الحمد لله ئەمە وزارە توانیمان و بە ئاستەی زۆر ناوازە لێ دەرکەتین لە بۆمە زۆر دڵخۆشی حتا جەماعەتی عەرەبەکان کە لێوێن دەربوون یعنی پێیان سەرسام بوو یعنی قەنەعەتیان نەدەکرد کە یاریزانێک لە کوردستانی هێوا بەقووەتە ینی بەڕاستی سەرسام بوون یەکەم جار بەشتێکی زۆر نۆرمالیان تەماشاکە بەڵام کە یاریەکەیان دیت گوتیان وڵی هێشتێکی ئاسایی نییە طبعا لە بۆ هەم کورد و کوردستان و بۆ زایدن عێراقیش خۆی پێدەدا و دەگوتا ئەمن لە چکە بە سایما ئەوانش بە پێشکەتن حەقەن چکە تا ئێستا لە فیدراسیۆنی عێراق نیانێ بووە ناتوانێت کەسێک پلەی یەکەم بەدەستبینی مەداڵی گۆڵد. کوڕەکەت چۆن گەیشتۆتە ئەم ئاستا تاچەند لەگەڵ هیلاک بووی تا گەیشتۆ بێرە؟ بە قورآن زۆر هیلاک بووین ئەمە لە بطولەی عالم هاتینەوە إيش مال سكت بس بتايبت أو دو مانجي كوتاي سبينو إيوارن تمرين مان كرديا دزقا لروج جمعة نبيكا استراحات ما نبغينا هم روجا تمرين مان كرديا كاتش زوز سخت مان بس استاج دنگم ثاني بولي درون دا وارم كرديا براسي رنزة زوز مان تشيشا برامج الحمد لله دسكوتكش رنزة كي هنا